وەک چۆن لە ڕابردوو پێشمەرگە لە شاخ هەوڵی بەدیهێنانی ئازادیدا لە کوردستان، ئێستاش بە هەمان نەفەس پێشمەرگە لە هەوڵی پاراستن و گەڕاندنەوەی ئارامین لە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان. ئەوە سەرەباڵایانەی کە شارەزایەکی تەواویان هەیە لە بواری سەربازیدا باسییان لەوە کرد کە تا دوا هەناسەکانی ژیانیان بەرگری لە کورد و ناوچە کوردستانەکان دەکەن و هەوڵی بەردەوام دەدەن بۆ گەڕاندنەوەی ئارامی و خۆشگوزەرانی بۆ کوردستانیانی ئەو ناوچەیە. ئێمە هەر لە پێشمەرگەیەکی بەسیتەوە لە ئامادەیە هەتا فەرماندەکان ئامادەن خۆیان بدەن بە کوژ لە پێناوی خاکی کوردستانە تا دڵۆپی خوێنمان بجەنجین ئامادەبین لە پێناوی خاکی کوردستانە بە خوێن بە دڵ بە ماڵ بە سەر بە هەموو شتێک ئامادەین خۆمان بین بە شەهیدکردن لە پێناوی خاکی کوردستان. ئێرە دوایین سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە کە لێرە هەموو پێشمەرگەکان گیان لەسەر دەست و بە شێوەیەکی زۆر باش خۆیان ئامادە کردو بۆی کە پیرۆزیەکانی خاکی کوردستان و هەموو خاکی کوردستان لە هێزی چەکدارانی داعش بپارێزن و خۆیان لێرە ئامادە کردو تاوەکو هەموو لە بەردەم هەموو ئەو ئەگەرانەی کە ڕوبەڕووی خاکی پیرۆزی کوردستانە بێتەوە و خوێنی خۆیان فیدای خاکی پیرۆزی کوردستان بکەن. لێرەوە هاتم حتا بڕێ زۆر باش بوو، ینی پێشمەرگە زۆر ئەمان بوو، بەس هاتمە خوارەوە لەوێ جەماعەت داعش لێ بوو. تۆ ویستت بۆ شوێ بچی وارەگەت؟ بەرەو بەغایشم لە بەغایە خۆم تجارە دەکەم و کەست لێ بینین لەوان؟ ئاڕۆ لە جەماعەت داعش بوون. لە کەرکووکەوە هاتین لە بۆ جەلەولاوە لەیتر لێرەوە گەشتین چوونە سەیتەرەی داعشمان توش بوو. ئیتر لە سەیتەرەکە لەوێش ڕێیان گرتووە ئیتر وەزع باش پێ وەڵی ناو سعدیە وەزع زۆر ناخۆشە بەڕاستی، یعنی هەتا لە سەیتەری پێشمەرگە دەرەتی ترە ولا وەزع بەڕاستی ناتوانانی. ئەو شوێنانەی لەژێر کۆنتترۆلی پێشمەرگایە وەڵی وەزعی زۆر باش شوێمان لە هەموو سەیتەرەکان هاتینە ژوورەوە و بە زۆر بە دڵخۆشیە بەسکە گەشتینە ئەوە بەڕاستی تووشی داعشش بووین، هەویەکانشماندا پیان و ئیتر گەڕاینەوە واتینەوە ناو سنووری خۆمان. پیرۆزی خاکەکەم وای لێکردوم تا دوا هەناسەکانم خاک و نیشتیمانم بپارێزم. ئەمە قسەی پارێزەرانی خاکی پیرۆزی کوردستانە کە ناویان پێشمەرگێ و لە دوا خاڵەکانی سەنگەری بەرگریکردندا بۆ کورد سات نیویس وتیان و ئامادەم تا ئەو دوژمنانە لە لێرانە دوور نەکەوێنەوە، من ئامادەم هەر لێرە بوەستم. ئامادەی خوێن بەڕێژین، ئامادەی لەم سەنگەرانە شەیدوین، بەڵام بستێ خاشی ئەمە بە فێڕۆ نەچێ. تا کوردستان پێویستی بە ئێمە بێ، ئێمە لێرا بین، وازیش ناهێنین بە شەهید بوون نەبێ بەجێ نەهێڵین. تیمی کەناڵی کورسات نیویس ماوەی چەند ڕۆژێک پێشمەرگە ئاسا شان بەشانی پارێزەرانی خاکی کوردستان لە ریزەکانی پێشەوەی سەنگەرگرتن و ناوچە کوردستانیەکان ئەرکی خۆی ئەنجامدا. ئاکۆکەریم، کورسات نیوس، جەلەولا.